کتێب ئەو هاوڕێ بە سوودەی مرۆڤە کە هەرگیز لە هاوڕێتی پەشیمان نابیتەوە. ئەمڕۆ سەردانی کتێبخانەی بنکەی ژینمان کرد، کتێبخانەی دکتۆر کەمال فواد و دکتۆر ئەحسان فواد. ئەم ژوورە کە ناوی کتێبخانەی دکتۆر کەمال فواد و برا خۆشەویستەکەی دکتۆر ئەحسان فوادە نزیکەی 3 ساڵەوێ دامەزراوە. کاکە دکتۆر کەمال فواد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، سەرۆکی بەشی کوردی و لە زانکۆی سلێمانی چەندین نووسینی هەیە لەسەر زمانی کوردی و بابەتیکە. لە خۆی لە ئەڵمانیا ژیا، ئەم کتێبخانەیە هەمووی لە ئەڵمانیا بوو، پێشکەشی کرد بە بنکەی ژین بۆی نەفوتێ بە چەند زمانێک کوردی و عەرەبی و ڕووسی و ئەڵمانی و ئینگلیزی کتێبی تایە کە من سەیرم کردوون و ئیشم تا کردو. ئەم برایانەی لە پرسراوانی بنکەی ژین چوون بۆ ئەڵمانیا و هێنایانەوە بۆ ئێرە. بەشی دووهەمی کتێبەکانی دکتۆر ئەحسان فوادە کەەوە هەم نووسەر و هەم هۆنەر بوو، مامۆستا بوو، مامۆستای زانکۆ بوو، ماوەیەکی ژاردەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بوو، دۆستێکی زۆر خۆشەویست و دێرینم بوو. ئەویش هەروەها کتێبخانەکەی پێشکەش کرد بە بنکەی ژین. لەبەرەوە ئەم کتێبخانەی هاوبەشە لە بینی ئەو دوو برایە. بەگشتی ڕەنگە بڵێم بنکەی ژین بەگشتی و ئەم ژوورە بە تایبەتی یەکێکە لە کتێبخانە نایەوەکانی هەموو کوردستانی باشووری کوردستان. خەڵکێکی زۆر کەڵکی لێوەرەگرێ بە تایبەتی خوێندکارانی زانکۆ، مامۆستایانی زانکۆ، خوێندکارانی ئامادەیی کە توێژینەوە و باسییانە بێت گەن بۆ ئێرە، چونکە ئەو شتێک کە لە کتێبخانەی گشتی سلێمانی دەستناکەوی لێرە هەیە. ئەم جوتە برایە کاک سدیق و کاک ڕەفیق کە لێ پرسراوی بنکەی ژینن ئیشێکی زۆریان کردو و شایانی ئەوەیە کە ڕێزی تایبەتیان لێ بگیرێ. پەلیان هایشتۆ بۆ هەموو ئەوروپا، بۆ هەموو بەشەکانی کوردستان، بۆ ئێران، بۆ تورکیا، بۆ هەمان لە حەت شوێنێک کتێبی کوردی و دەکۆمنت هەبێ لەسەر کێشەی کورد و کوردستان ئەوان پەیان کرد و هێناوێنە جا ئیتر بە تکابوو بێ بە پارە بوو بێ دەستیان کەوت. بەداخێکی گەورەوە خوێندنەوە زۆر زۆر کزولاوەزە لە هەموو کوردستانە، نەکە لێرە. تەنانەت لە کتێبخانەی گشتی سلێمانی هینێکم خوێندەوە لەم ڕۆژانە ڕێکڵامێکیان بۆ کردبوو لە فەیسبووکە، ئەڵێ لە کاتژمێری ئەوەوە بۆ ئەوەنە پێشبڕکێ کتێب خوێندنەوە هەیە، هەچ کەسێک لەوکی پێنانا سەرکێ خەڵات وەرەگرێ. ئەمە نیشانی ئەوەیە کە سەردانیان کەمە. بە جۆرەی توانا و زەوقی ئەو کەسێ خوێنەرە هەیە، پێویستی بە خوێندنەوەی زانستی هەیە، وەکو مامۆستایانی کۆلێژەکان و مامۆستایانی ئامادەی ئەومانە زیاتر ئەوە ناخوێنەوە. هەیە پێویستی بە بابەتی وێژەیی و هونەری هەیە، وەکو شانۆکار و وەکو هۆنەر و نووسەرەکان. پێچەوانەشەوە هەیەش پێویستی بە شتی گشتی هەیە کە هەرچی شتێکی بەردەستکەوێت ئەی خوێنێتەوە. ئەوانە جیاوازە بە جۆرەی نووسەرەکانە گۆڕێ. ئەوەی بایەخ بە ڕۆمانە زیاتر بڵێن ڕەگەزی مێیە لە ماڵەوە دانیشتون هیچی شوکاریان نییە ڕۆمانە خوێندنەوە. بە زۆری منەزانم چووکە ئەو کتێبە ئەو ڕۆمان نووسانی کە باسێکەن ئەڵێ زۆربەی خوێنەرەکانمان ئافرەتن. هۆنراوەشت لە هەموو سەردەمێکە جەماوەری خۆی هەیە. لە بابەتایەری هەمەدانیەوە بیگرێکە 1900 ساڵ لەمەوە پێشبوو تا سەر شێرکۆویەکە سوچێوچێ ئەمانی کەماویشن خەڵکی خۆیان هەیە و بە دڵوەجیانیش هەندێک هۆنراوە هەیە کە هەر لە بەری شێکن ئەیڵێنەوە. من ئەوەی کە بە پێویستی ئەزانم بە ڕۆڵەکانی گەلەکەمی بڵێم ئەوەیە کە بایەخێکی زۆر بدەن بە خوێندنەوە. هەچ گەلێک خوێنەواری نەبێ وەکو چۆر وایە. خۆمان هەوڵ نادەین کە خۆمان فێری زانست و
خوێنەواری و ڕۆشنبیری بکەین ڕۆشنبیری وەکو سێبرێک وایە دوای گەلەکەت کەوتووە وەکو تارماییەک وایە ئاوڕی لێبێتەوە لێنی بە دواتەوەی تۆ ئەبێت بە هەموو شێوەیەک هەوڵ بیت باوەشی بۆ بکەیتەوە بخوێنیتەوە گەلانی پێشکەوتوی دنیا وەکو فەڕەنسا وەکو بریتانیا و ئەمانە نووسەرە گەورانی کە لێوێ هەڵکەوتن بە چی پێگەیشتون ئەمووی بە خوێندنەوە بە ڕۆخۆ ڕۆشنبیرکردن پێگەیشتون ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمێکی زۆر کۆننا بۆ نمونە ساڵی 1970 بۆ 1974 ڕێکەوتە نامەی 11 ئازار مۆر کرا لە بینی سەرکردایەتی شۆڕشی ئەیلول و سیستێمی گۆڕ بە کۆڕی بەعزدا ئەو ماوەیە وەکو ماوەیەکی زێڕین وایە لە مێژووی گەلی کووردە بۆەوە چونکە زۆرشت دامەزرا یەکێ لەوانە یەکێتی نووسەرانی کورد کۆڕی زانیاری کوردستان چەندین گۆڤار و ڕۆژنامە دەرەچوو هەفتە نەبوو لە شارەکانی کوردستان بەگشتی و بە تایبەتی لە سلێمانی کە شاری ڕۆشنبیریە کۆڕی وێژەیی ڕامیاری هوەری نەگیرێ شانۆگەری پێشکەش نەکرێ بەڵام ئیستا کوا بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە تاریکترین ماوەیە لە مێژووی زمان و وێژەی کورد کێشەیەکی سەرەکیمان هەیە لە کوردستان ئەویش کێشەی پەروەردەکردنی مناڵانە یاخود پەروەردەکردنی خوێندکارانە لە قوتابخانەکانە من پێم وایە ئەگەر بەراوردێکی بچوو بکەین لە بینی پەروەردەکردن لە سەردەمی ئێمە و لە سەردەمی هەفتاکان و لەم سەردەمان جیاوازێکی زۆر هەیە ئێمە کە فێری کوردایەتی بووین مامۆستاکانمان لە قوتابخانە فێریان کردوین لە سەردەمی پاشایەتیە بۆ نمونە من لە یەکی لە پۆلی یەکی سەرەتایی قوتابخانەی فەیسەڵێ بووم کە ئیستا بۆ بازاڕی عەسری لەوێ هەموو بەیانیەک ئەیانهێناینە دەرەوە مامۆستا جەلال باوکی مامۆستا بەختیارەوانە ئەوە بەڕێوەبەری قوتابخانەی فەیسەڵێ بوو ئەهات سەیریە کردین جلەکانمان تەواوە پێڵاوەکانمان نینۆکمان کردومان کردو دوای ئەوە وایە سرودێکی نیشتیمانیمان بوو تای بە هەموومان زیاتر سرودەکەی زێوەرمانەمت خوایە وەتەن ئاواکەی اینجا بێ کەسمانەوە داری ئازادی زۆرم بەمانە بوو لە پۆلی شادوانەمانە بوو ناوی سرود بوو هەمویان پێ لە بەرەکردینەمانە ئێمە ئەمەمانە گواستەوە بۆ ناو هاوڵەکانمان بۆ گەڕەکەکە بۆ ناو خێزانەکانمان وای لێ هاتبوو هۆنراوی کوردی سرودی کوردی بوو بۆ بە بنێشتە خۆشەی سەرزمانی ڕۆڵەکانی گەلی کورد ئەمە پەروەردەکردنە نەک تۆ بێ قوتابخانەیە جاکەیتەوە بە ئینگلیزی بخوێنێ هیچکە بە تورکی بخوێنێ هیچکە بە عەربی بخوێنێ هیچکە بە کوردی بخوێنێ نەشزانی بەرنامەکان چییە خوێندکارەکانی سەرەن لێشێەوە گرنگترین شت ئێمە کە ئیستا لە وڵاتی خۆمان ناژین و دەسەڵاتێکی کوردیمان هەیە سیستێمێکی فیدراالی لە ئارادایت هەرچی چۆنە بێ وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی پەروەردەکانی شارەکان بیر لەوە بکەنەوە چۆن ئەم مناڵانە پەروەردەکەن بۆ ئەوەی بن بە کادێرێکی باش بۆ پاشە ڕۆژی گەلەکەمان خۆ مەرج نییە ئەمانە وەکو تووتی هەرچییان پێوتم بیڵێنەوە هیچ کەسێوان نییە لە پاڵ زانستەکە لە پاڵ خوێندنەکە کە تۆ فێریانەکەی فێری خوێندنانەکەی فێریان کە چێن بێکەس مناڵەکانی خۆی لە ماڵەوە دانایی و تۆ چی هەمویان بوو من کوردم خەڵکی کوێی کوردستان بەو شێوەی خەڵکیان پەروەردا کرد من براکانی خۆم وا پەروەردەکردو لەسەر ڕێبازی بێکەس 6 برا و 2 خوشکمە بۆ دام ناون هەفتەی جارێک ئەو قسانم پێوتن زۆریان پێخۆش و ئیساش کە گەورە بوون و ماڵیان هەیە ژن ماڵیان هەیە کایان بینم بە سەڵێن تۆ چی دەڵێن من کوردم ئەمە شتێکە بیر ناچێتەوە پەروەردە بنچینەی کۆمەڵایەتی هەموو نەتەوەیەک هەر نەتەوەیەک پەروەردەی نەبێ ماناوێتی هاچێت